جوان گوێ بگرن ترسی ئەڵڵا بخە دڵی خۆت هیچ کەسێک ناتوانێت زەررت لێدا کاکە چیمان کردە کورە زەلاممان کوشتە وەڵا بڕۆ زەلامیش بکوژە ئەگەر تەنها لە ئەڵڵا ترساین و لە تاوانەکانی خۆمان ترساین ئەو ئەڵڵایی کە لێ ئەترسین مۆفەقمانەکە لەسەرە مەرگە عاقیبەت خێربی. ئینسانی موسڵمان کاتێک کە خوای پەروەردگار دەروی خێری لێ کردەوە ترسی خۆی ئەخاتە دڵی و ئەم زانە بەڕێزە ئەفەرمێ الخەوف ڕەقیب العەمەل، هیچ کەسێ نییە لەخوا بترسێ سەیری کردەوەکان خۆیەکە. بەڵام ئێستا زروفی ئێمە وایە کاتێک کە ئێمە بە ئەندازەیەک ترسی خوا لە دڵمانەکەم بۆ تۆ مراقەبەی خەڵکەکەین، بزا خەڵک لە کوێی پەیاکە، بزا خەڵک چی ئەکا، کاکە خەریک خۆت بە ڕەحمەتی خوا لێبێ، ڕەحمەتی خوا لێبێ، بەخوا ڕیشی من تۆ ناباتە بەهەشت، بەخوا مامۆستایەکی ئاینی تۆ ناباتە بەهەشت. الخەوف ڕەقیب العەمەل، ئەو خەوفەی کە تۆ بەرامبەر ئەڵڵا هەتا مراقەبەی کردەوەکانی خۆت پێەکە کە کاتێکیش هیچ ئینسانێک نییە ئیعادە نەزەری نەفسی خۆی بکە. حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا، هیچ کەسێکەیە محاسبەی نەفسی خۆی کا پیاوێکی عاقڵ دەرنەچێ، هیچ دوکاندارێکەیە ساڵانە جەردی دوکانەکەی خۆی نەکات ئەزانی ئەوە نەم زەرەر کردو بەخوا ئەمساڵ فڵانە شت ناکەم، فڵانە بابەت نایەنم، فڵانە مواد سەرف نابێ. بۆیە الخەوف ڕەقیب العەمەل، پێویستە ئێمە بزانین هیچ کەسێک نییە مراقەبەی ئەڵڵا لە دڵیا بێ کردەوەکانی خۆی ڕێکە خاتەوە ئیعادە نەزەری نەفسی خۆیەکە. بۆیە ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەعقل الناس محسن خائف، عاقڵترین کەسە زانن چێیە؟ چاکەکارێکی ترساوە لە ئەڵڵا. زۆر خەڵکەیە چاکەکارە کوراڵێن کاکەوەنە یەکجایی شتەکان زۆر گەورە کردێتەوە، ئەو کەسە چاکەکارە کە ترسی ئەڵڵا زۆرەیە لە دڵیا. و لە دیوێکی ترە ئەفەرمێ و ئەحمەق الناس مسیء ئامین، بێعەقڵترین و جاهیلترین و نەزانترین کەس فەرجینی قایم بێ لە ڕوودا ئازایی چێیە؟ کابرایەکی خراپەکاری ئامینە، کاکە چیمان کردە کورە زەلاممان کوشتە وەڵا بڕۆ زەلامیش بکوژە. زۆر کە زۆر جاراوە نەسیحەتێکی کاکە زەلاممان کوشتە ماڵ خەڵکمان خواردە، ئێتو مادام ئەمە قسەکەت بێ لە بەرامبەر نەسیحەت دەستت بڕوایە ئەتکرد، بەڵام بێدەسەڵاتی بۆیە نایکەی. بۆیە خۆشەویستان فوزەیلی کوڕی عیاضە فەرمێ من خاف الله لم يضره شيء، هەر کەسێ لە ئەڵڵا بترسێ خۆشەویستان جوان گوێ بگرن ترسی ئەڵڵا بخە دڵی خۆت هیچ کەسێک ناتوانێت زەررت لێدا، تەواو هیچ کەسێک ناتوانێت زەفەر بە تو بەرێ. و ئەفەرمێ ومن خاف غير الله لم ينفعه أحد، هەر کەسێکش لە غەیری خوا بترسێ ئیلا خوا بە زاڵمێک تاقیە کاتەوە هیچ کەسێک ناتوانێت پشتی بگرێ. زۆر کەسی شەبینین پشتەداتە زاڵمێکەوە کەذلك نولي بعض الظالمين بعضا، زۆر کەسە بینین پشتەداتە ستەمکارێکەوە یەکێتر دێ لەو گەورەتر لەو زەبەلاحتر ناتوانێت هیچ کەسێ دیفاعی لێ بکە. بۆیە زۆر گرنگە ئاگامان لەو ترسە بێ کە لە دڵمانایە بەرامبەر ئەڵڵا سبحانه وتعالى. و ئەمیری ئیمانداران ڕەزای خوای لێ بێ عەلی کوڕی ئەبی طالب ئەفەرمێ لا يرجو العبد إلا ربه، بەندەی عاقڵ کێیە؟ هەموو هەیوا و ئاوات و ترس و خەوف و ڕجاکانی بۆ کێیە؟ بۆ پەروەردگار و پەرستش حەقەقەیەتی کە ئەڵڵایە. ولا يخاف إلا ذنبه، ولا هیچ شتێکیش ناترسێ إلا تاوانەکانی نەبێ. دەیبا ئێمە لەم وتارە دوو مەشخەڵی گەورە بکەینە ڕێنوینی خۆمان. یەکەم شت تەنها لە ئەڵڵا بترسین و دووەم شت تەنها لە تاوانەکانمان بترسین. ئەگەر تەنها لە ئەڵڵا ترساین و لە تاوانەکانی خۆمان ترساین ئەو ئەڵڵایی کە لێ ئەترسین مۆفەقمانەکە لەسەرە مەرگە عاقیبەت خێربی.